ئامێری کۆباس پڕۆ تازەترین ئامێری کۆمپانیایی ڕۆژی ئەڵمانیە کە بەم زوانە بۆ یەکەم جار لە عێراق لە تاوەری تەندروستی سمارت بەردەست دەبێت. هاوکات عێراق دەبێتە شەشەم وڵاتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئەم ئامێرەی تێدا جێگیر بکرێت. ئەم ئامێرە بەکاردێت بۆ شیکاریەکانی هۆرمۆنات، ڤایرۆسات، ڤیتامینات، نیشاندارەکانی جۆری شێرپەنجە، شیکاریە کیمیاییەکانی وەکو ئەنزیمی جگەر و چەوریەکان و زۆر شیکاری تر. تایبەتمەندیە جیاکەرەوەکانی ئەم ئامێرە لە ئامێرەکانی تر: یەکەم، ئامێری پڕۆ لە تاوەری تەندروستی سمارت ڕاستەوخۆ دەبەسرێتەوە بە کۆمپانیای ڕۆژی ئەڵمانی بە شێوەی ئۆنلاین. دووەم، ئەم ئامێرە کەمترین کاتی دەوێت بۆ ئیشپێکردن بە بەراورد بە ئامێرەکانی هاوشێوەی خۆی. سێهەم، ئەم ئامێرە توانای 2200 شیکاری هەیە لە کاتژمێرێکدا. چوارەم، ئەم ئامێرە سیستەمی ئۆتۆ کالیبرێشنی لەسەر جێگیر کراوە. ئامێری کۆباس پڕۆ بەم زوانە تەنها لە تاوەری تەندروستی سمارت.